ڕایسڵاوێکی دووبارە ئازیزان لە درێژەی ئەو گفتوگو و دیالۆگانی کە سەبارەت بوو بە مەرگی ژینە ئەمینی کچەلاوێکی خەڵکی شاری سەقز کە لەلایەن گەشتی ئێرشادەوە لە تاران بەهۆی ڕەچاونەکردنی حجابی زۆرم لێ کەوتە بەر ئەشکەنجە و ئازار و لە دوای چەند ڕۆژکەوتنە ناو کۆماوە گیانی لەدەستدا هاتوونێتەوە خزمەتان. میوانی ئەم گفتوگوێمان هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێرانە کە لە ڕێگای ئسکایپەوە لە شاری سلێمانی لەگەڵماندایە. هاوڕێ ئیبراهیم ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە ئامادە بوون لەم بەرنامەیەدا. هەموو کاتێکتان باش و سپاس بۆیەوەش و سڵاویشم هەیە بۆ بینەرانتان. هاوڕێ ئیبراهیم بە سەرەتا لێرەوە دەست پێ بکەین. کۆمەڵە و حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان ڕۆژی دووشەممە واتێ سبەینیان وەکو ڕۆژی مانگرتنی گشتی دیاری کردووە. ئەگەر دەکرێت پێمان بڵێ ئامانجی دیاریکراوی ئەم مانگرتنە لە چیدایە؟ ئەم مانگرتنە مانگرتێکی سیاسیە. ئامانجی سەرەکی بریتە لە مەحکومکردنی ئەو جنایەتەی کە دەرهەق بە مەحسای جوانەمەر ڕوویدا و دەربڕینی نفرەت و بێزاری جەماوەری خەڵکی کوردستانە لەو جنایەتە. بەڵام لە هەمان کاتدا حرەکەتێکی گەورەیە، حرەکەتێکی بەهێزی جەماوەریە کە دەتوانێت یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە نەهێڵێ جمهوری ئیسلامی وا بە ئاسانی دەست بۆ گیان و ژیانی ژنان و کچانی ئەو وڵاتە بێت. هەنگاوێکە کە دووپاتبوونەوەی ئەم نوعە کارانە بۆ ڕێژیم مشکلتر و حەزینە بەردارتری دەکات. دیارە ڕێژیم بەدەیناسین بە تەجربەی 43 ساڵی ڕابردوو بە ئاسانی دەست لە جنایەت و بنیادەم کوشتن و لە زەبر و زەنگ و لە شارهێنان بۆ سەر ژنان و بە تەحمیلی داسەپاندنی قانون و یاسا و ڕێسای دژی ئینسانی و هەمووانە دەست ناپارێزێت. بەڵام ئەم حرەکەتە دەتوانێت هەنگاوێکی بەهێز بێ بۆ ئەوەی کەشوهەوایەکی کراوەتر بۆ ژنانی کوردستان، بۆ ژنانی ئێران، بۆ هەموو مندانی ئەو وڵاتە بەدی بێنێ. لەبەرەوە پێم وایە کە ئەگەرچی هێشتا داخوازیەکی دیاریکراو ئەنجەماوەی خەڵکەوە فۆرمۆلە نەکراوە بەیان کراوێ، بەڵام ئەوەندەی کە ئێمە تەماس پەیوەندیان خەڵێکەوەیە کە ئاملین و عاملینی ئەو جنایەتە بنافن و بە سزایان بگەن. هەموو ئەو یاسا و ڕێسایانە، هەموو ئەو نەهاد و دامەزراوانە وەکو گەشتی ئێرشاد، وەکو هەموو ئەو مەحدودیەتانەی کە بۆ سەر ژنان بەسەر ژناندا سەپاوە، ئەوانە هەمووی داخوازی جەماوەری خەڵکە کە ئەوانە لابچێ مێنێ. ئاشکرایە کە هیچ کام لەوانە بە ئاسانی وەتەنیا بە یەک مانگرتن نابێت چاوەڕوان بکەین کە جمهوری ئیسلامی تەمکینی پێ بکات. بەڵام ئەگەر ئەم حرەکەتە بەهێز بەڕێوە بچێ، پەیامێکی زۆر ڕۆشنە بۆ جمهوری ئیسلامی کە لەوە بەدووە ناتوانێت ئاسانی دەست بۆ گیان و ژیانی کچان و ژنانی ئەو وڵاتە بەرێ و پێم وایە دەتوانێت کاریگەر بێ و ئەو ئەمانجانی خۆی لە داهاتوودا بەدی بێنێ. ئێمە تەبعاً دەبین گیری ئەو سیاسەتە دەبین، ئەو داخوازیانە ڕەها ناکەین، تەنیا مانگرتنی گشتی کۆتایی پێنایەت. حرەکەتی دوا ڕۆژی ئێمە و ئەوەی کە چ دەتوانین بکەین و چ دەبێ بکەین ئەمە دوجار دەکەین لە فرسەتی دیکەدا. بەڵام فعلاً ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەم پەیامە بەهێز و بە تەوژم دنیادا بڵاو بێتەوە و جمهوری ئیسلامیش بیبیستێ. بەڵێ هاوڕێ ئیبراهیم، گرنگی ئەو مانگرتنە و بە گشتی مانگرتنی گشتی لە چیدایە؟ پێش هەموو شتێک گرنگی مانگرتنی گشتی لەوەدایە کە لە هەمان کاتدا کە ڕواڵەتێکی جەماوەری لە حرەکەتەکە نیشان دەدا، ینی جمهوری ئیسلامی و هیچ کەس ناتوانێت داعا بکا بڵەوە ژمارەیەکی مەحدود بوون، بەشێکی کەم بوون، 100 نەفرێک بوون، ئاژاوەجێڕەکان بوون، هیچ اتهامێکی لەو نەوعی پێوە نانووسێ و هیچ بەیسلاح نەوعە پاساوێک ناتوانێت جەماوەری بوونەکەی بەرەتە ژێر پرسیار. یەکەم دەستکەوتی ئەوەیە کە مانگرتنی گشتی بە پێی تەبیعەتی خۆی لە ئاستی جەماوەریدا زاهر دەبێت.
یعنی کرێکاران ناسنەوە سەرکار دوکان وازار تعتیل لەبێ مەدرسە و دانشگا و خوێندنگا و شرکەتە خصوصی دەوڵەتێکە هەمووی ئەوانە تعتیل لە بندا دەخرێن و کەس ناتوانێت ئەوانە نەبینێ و ئەوە بەرچاوی هەمووانەوە جریانیە یەکەم تایبەتمەندی جەماوەری بوونەکەیەتی دووەم بوو تایبەتمەندی سیاسی بوونەکەیەتی ئێمە دەزانی حرەکەتای ئەترازی زۆرە لەناو جامادا هەر ئێستاش ئەترازاتی معلیمانەیە بۆ داخوازیەکانە ئەترازاتی کرێکارانەیە بۆ حقوق و داخوازیەکانی خۆیان و ئەترازاتی جۆرا جۆر ماڵباختەکان بازنشستەکان جۆرا جۆر بەڵام ئەمانە ئەگەر بڵین پلەیەک دواتر دەبن بە حرەکەتی سیاسی یا بە دەخالەتی ڕژیم سیاسی دەبنەوە مانگرتنی گشتی لەو بارودۆخیدا کە ئێستا ئێمە بانگوازمان بکردن ڕاستە و ڕاست حرەکەتێکی سیاسیە دژ بە کۆماری ئیسلامی ئێران و پاشان دەزانین کە ئەو حرەکەتە ئەگەر جەماوەری تر بێتەوە یعنی ئەگەر سەرتاسەری تر بێتەوە ئەگەر لە هەموو ئێران پەیڕەوی لێ بکرێ وەکو سنەتێک وەکو ڕێگا چارەیەک وەکو تاکتیکێک بە ئاسانی دەتوانێت لە زۆر بواردا ڕژیمی جمهوری ئیسلامی و هەر ڕژیمێک ئیفلیت بکات واقعاً تەکانی لێ ببڕێ و دەزانین بەو نفرەتی عمومیش کە ئێستا لە ڕێژیم هەیە بەڕاستی پەرەسەندنی ئەو تاکتیکەکە لە کوردستان خۆشبەختانە سنەتی هەیە سابقی هەیە چاوەڕوان کراوە لە سەتیە وێراندا بۆیە دەبێ ئەو مەسئلەیە ئەهمیەتی پێ بدرێ کە تاکتیکی مانگرتنی گشتی لەگەڵەوەدا لە کوردستان سنەت و سابقی خۆی هەیە پێویستە وەکو تاکتیکێک لە باقی شوێنەکانی دیکە ئێران ڕەچاو ئەوە دەتوانێت کاریگەری لەسەر داخوازیەکان و لەسەر پارتیشە پێکردن بە کۆماری ئیسلامی و سەرنجام بە نەزەری من لەسەر جێگا پێرێشکردن و ڕوخاندنی کۆماری ئیسلامی تەسیرێکی کاریگەری هەبێت ڕۆژی ئەوەش نییە کە خەڵک بڕژێ لەسەر شەقام و تەکلیفی نەهایی دەسەڵات یەکسەرەکەنەوە بەڵام تا ئەو وەختە ئەم ینی تاکتیکی مانگرتنی گشتی هێزەکانی سەرکوتگەری جمهوری ئیسلامی زەویگیر دەکات قدرەتی مانۆڕیان دەستێنێتەوە لە هەمان کادا جورئەت و شامەتێکی زۆرتر دەدا بە جەماوەری خەڵکێک کە جمهوری ئیسلامی نەیتوانیوە زەفەریان پێبەرێ نەیتوانیوە حرەکەتەکەیان لەبار بەرێ بە هەمووی ئەوانەوە من دەبێ ئومێدەوار بین کە تاکتیکی مانگرتنی گشتی وەکو حرەکەتێکی سیاسی لە کوردستانەوە بگوازرێتەوە بۆ هەموو ئێران و سەرنجام ئەو کاریگەریانەی کە دەتوانێت لە سەرمان و نەمانی جمهوری ئیسلامی بیبێت شاهیدی بین. بڵێ هاوڕێ ئیبراهیم لە کۆتاییدا ئێوە بم بۆنەوە پەیامتان چییە؟ پێش هەموو شتێک حەزەکەم سەرخۆشی قوڵی خۆم پێشکەش بە خانەوادەی مەحسا دایک و باوک و برا و کەسوکاری عزیزیان بکەم دەزانم کە زامدارن دەزانم کە دەردەدارن لەم ڕۆژانەدا بەڵام لە هەمان کاتدا پێم وایە کە ئەم هاوپشتیە جەماوەریە و هاوپشتەی کە لە ئاست لە سنوورەکانی ئێران تێپەڕیوە هەموو دنیای داگرتووە کوردستان هەمووی هەژاوە ئێران لە هونەرمەندی لە وەرزشکاری لە نوخبەکانی لە چی کەسی شرافەتمەند ئێران هەیە کەم وا هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان لە نوخبەکانی ئەو جامعە بە زۆرێک لە جۆرەکان هاو دەردی خۆیان دەرنەبڕی بێ نەفرەتی خۆیان لەو جنایەتە نەبڕی پێم وایە ئەوە دەتوانێت سوکناییەکی باش بێ و ئەو بنەماڵەیە و ئومێدوارمەوە غەمی ئاخریان بێت بێزگە لەوانە 20 کە کەسی دیکەش گیانی بەخت کردووە من ئێستا بە دڵنیایەوە ناتوانم بڵێم بەڵام ئەوە جنایەتی دیکەشە و ئومێدوارم کە بریندارەکانیش کە تماعەتی زۆر بریندار بوون ئەوانش زووی چاک بنەوە بێزگە لەوانە یەکێک لەو داخوازیانەی کە پێم خۆشە لە ئێشارە پێ بکەم کە دەبێت ئەکی دەسەر بکرێ ئەوەیە کە بە خێرایی بۆ بێ شەرت و مەرج دەبێت هەموو جیراوەکانی ئەم چەند ڕۆژەی دوایی ئازاد بکرێت جمهوری ئیسلامی حەقی نییە بە خاتری جنایەتێک کە کردوویەتی و اعترازیش ڕەواکە خەڵک ئەوەی دیکەن تازە قەرزدارباریشمان کاوعدێ کشمان لێ بگرێ بباتە زیندان بەڵام سەرڕای ئەوە من پێم وایە کە بەسەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنە زۆر گرنگترین وەزیفەیەکە کە ئەمڕۆ دەکەوێتە سەرشانی هەر تاکێکی خەڵکی کوردستان
بەسەرکەوتن گەیشتنی ئەو مانگرتنە یعنی وەڵامێکی قاتع یەکپارچە سەراسەری دانەوە بەو بانگەوازە دەتوانێت ئەمنیەتی کسان و ژنانی ئێمە لەو کۆمەلگایە بەرێتە سەرێ، دەتوانێت فاتبوونەوەی ئەو ڕووداوە بۆ جمهوری ئیسلامی غیرە ممکن حتا غیرە ممکن بکە ومەدەوار وابێت وا بچێتە پێشێ. لەبەرەوە پێم وایە پێویستە هەموو کەس زۆر بە هێندی وەربگرێت. نقطە وەرچەرخانێکی مێژوویە لە تاکتیک و لە سیاستدا و پەیامێکی مێژوویە کە بڵاو دەبێتەوە بە هەموو دنیادا لەلایەن خەڵکی کوردستانەوە. سیمایەکی درەوشاوەی بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان نیشان دەدا. بۆیە نابێت ئێمال بکرێ، نابێت کەس بە هیچ بیانوویەکەوە خۆی ببوەرێ لەو دەور و نەخشەی کە دەتوانێت لەو شرایطە دایفای بکە. مەسەلەن فەرزکە دەگوترێ سەری ساڵی تەحسیلیە منداڵەکان احتیاجیان بە کتێب و دەفتەر و قەڵەمە بابازی دوکان و بازاری ئەوان ئاواڵە بێ بچین مەلزوماتی تەحسیلی منداڵەکان فراهم بکەین. ئەمە شتێکی مهم نییە بەڕاستی. ڕۆژێک دواتریش ڕۆژێکش قەڵەم و دەفتەر و پێداویستی تەحسیلی منداڵەکان نەکردێ و دواکە مهم نییە. هیچ مەقصودمەوەیە هیچ تەوجیهێک نابێت کەسێک بگەیەنێتە ئەو ئاستا کە خۆی لە ئەنجامی وەزیفەیەکی گرنگ کە لەو مەقطعەدا کەوتووەتە سەرشانی ببێت. ئەوە پەیامی ئێمەیە، ئەوە داوای ئێمەیە و لە ڕاگەیاندنەوەکەماندا کوتراوە. مهمیشە هەموو خەڵکی کوردستان بزانن کە ئەم بانگەوازە بە کۆدەنجی کراوە، لەسەر ڕۆژ و تاریخەکەی ڕێککەوتن کراوە. ئەو حزبە سیاسیانەی کوردستان لەگەڵ هەموو جیاوازێکش کە لە ئستراتیژی و سیاستدا هەیەە دیاریکراوە هەموو یەکدەنگ و یەکسەدا ئەو بانگرتنیان ڕاگەیاندووە و داوای هەمومانە، هەموو حزبە سیاسیەکان، هەموو کەسایەتن خۆشنەوەکانی کۆمەلگای کوردستان کە لەو ڕۆژاندا قسەیان کردو چ لە تەلەڤیزیۆنی ئەمە چ ڕاگەیاندنەکانی دیکە هەمویان ئەو داوایانە ئەوە هەیە و بۆیە جێگای خۆیەتی کە زەماوەری خەڵکی کوردستان بە قاتعیەتەوە بە تێکرایی هەر لە شمالی کوردستانەوە تا جنوبی کوردستان تا کرماشان تا ئیلام و لۆرستان تا ورمە و سۆما و برادۆست و شنۆ و پیرانشار و تا تەبعەن سەقز و سنە و مەهاباد و بۆکان هەموو ئەوە پێویستە بە هیچ شێوەیەک لە شێوەکان نەکەوێتە پراوێزی ئەم حرەکەتە جەماوەریەوە. ئەوە داوای ئێمەیە، ئەوە پەیامی ئێمەیە و بێگومان دەستکەوتەکانی دەبینەوە. بێگومان هەموو کەس بە ڕۆشنی لێ حاڵی دەبێت کە تیکێکی بە مۆقع بانگەوازێکی بە مۆقع بووە و دەستکەوتەکانیشی بەرچاو و کاریگەر دەبێت. بەڵێ زۆر سپاس حاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا. زۆر سپاس بەوەش. بەڵێ بینەرانی ئازیز سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون.